بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە پرۆگرامی ئەم جارەمە ئەمەوێ گفتوگۆ لەگەڵ یەکێک لە بەرپرسە باڵەکانی کۆمەڵی ئیسلامیدا بکەم کە یەکێک بوو لە حیزبە ئۆپۆسیۆنەکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2009 تا هەڵبژاردننی داهاتووە بتە بۆ ماوەی 4 ساڵ ئۆپۆسیۆن بوونی هەڵبژار و دوجار بەشداری کابینەی هەشتەمی بنکە فراوانی کرد. کاک محەممەد زۆر سواز بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئێوە پێشتر ئۆپۆسیۆن بوونتان هەڵبژارد من ئەمەوێ فلاش باکێک بکەم بگەڕێمەوە لەو کاتەوە دەست پێ بکەمەوە ئێوە چۆن بوو ئۆپۆسیۆن بوونتان هەڵبژارد؟ بسم الله الرحمن الرحیم سواز بۆ جەنابتان و بۆ کەناڵی پەیام. دیارە دوای هەڵبژاردنەکانی 2009 ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خوری پێشووتر واتە پێش 2009 بەشدار بووین لە کابینەی حکوومەتی هەرێمدا بە وەزارەتی ژینگە پاش هەڵبژاردنەکانی 2009 وەکو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە کاک دکتۆر بەرهەم ئەو کات ڕاست پێراو بە تەشکیلکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی کردین لەگەڵ کاک ئازاد بەرواری و ئێمە کۆمەڵێ پرۆژەیە کە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دایڕشتە بوو خاڵەکانی و پەسەندی کردبوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەو مەرجانە کە مەرجەکانیش خۆی لە دوو تەوەرە دەبینیەوە تەوەرێکی کە تایبەت بوو بە داخوازی هاوڵاتیانی کوردستان لە داکۆکیکردن لە شەفافێت و نەهێشتنی گەندەڵەکان و دادگەری و کۆمەڵێ لەو داواکاریانەی کە پەیوەست بوو بە هەموو خەڵکی کوردستانەوە و هەندێک لە خاڵەکانیش کە پێویست بە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە کە ئەویش ئەوەی کە تێدا لای ئێمە زیاتر جێ مەبەست بوو کە هەندێک گیراومان هەبوو و ئەو گیراوانە ئازاد کرێن. ئەوە حەقیقەتەکەی بەو شێوە بوو کە ئەوەش لای یعنی ئەوەی ئێمە داوامان دەکرد ئەوەیە تاکو ئێستا جەمهوەر داوای دەکا و حکوومەت جێبەجێ ناکا و ئەوەیشە کە دواتر ئێمە لەسەری کۆبنەوە وەگوڵەی حکوومەتی پێنج قۆڵی بەو مەرجانەشەوە چوینە ژوورەوە دواتر ئەو گفتوگویانە و ئەو پرۆسە سیاسەیە کە فلیج بۆ ئێستا چەق بەستووە لە هەرێمی کوردستان ئەوانە ئەو ئێمە هەر لە سەرەتاوە ئەو داخوازیانەمان هەبووە و داواکاریانەمان هەبووە ئەوەیش دیارە بە کابینەی ئەو کات و دواتر شەر قبول نەکرا و جێبەجێ نەکرا بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئۆپۆسیۆن بوونی هەڵبژارد لە پەرلەمانی کوردستانە. لەو 4 ساڵێکەوە ئۆپۆسیۆن بوون دیارە دوو حزبی تریش هاوڕاتان بوو لەگەڵتان هۆشیارێکی زۆر لە کۆمەلگا لەم کۆمەلگایەمە لە هەرێمی کوردستان هاتەکایەوە لەسەرەوەی کە هاوڵاتیان مافەکانیان چین و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی گەندەڵێکی زۆر بووەتەوە ئێوە ئەگەر لەناو حکوومەتا بوونایە هەمان هوشیاریتان بە خەڵکەکەتان دەدا بۆ نمۆبەتە بەر لە ڕێگەی ڕاگەاندەکانەوە؟ پێم وایە ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی ئێستەی پەرلەمانە کە ڕۆڵی دیارە لە هەمان کاتە کە لە کابینێشتا بەشدارە و ئێستا لە چاو کابینەی پێشووتر واتە پێش 2009 پێش خولی ئۆپۆسیۆن بوونمان ئێمە لەوێ بە یەک وەزیر بەشدار بووین ئێستا بە 3 وەزیر بەشدارین واتە کە زیاتر بەشدارین ئەگەر وا بێ دەبێ کەمتر قسە بکەین ینی پشکمان لە تەشکیلی حکوومەتەکەیە زۆرترە لە چاوجاران بەڵام ئێمە ئەو کاتیش بە حەقیقەت احتیمال لە پەرلەمانتارانی لایەنەکانی تری ئەو کات هاوڕێکانمان کە من ئەو کات خۆشم لە فراکسیۆنی کۆمەڵ بووم ئەو کاتیش بەڕاستی ئێمە لە پەرلەمانی کوردستان هەر یەکی لەو دەنگانە بووین کە لە پاڵ هاوڵاتیانی کوردستان بووین و لەو پرۆژە یاسانەی کە دەهاتە پێش قسەی خەڵکمان دەکرد و دیفاعمان لە بەرژەوەندی خەڵک دەکرد ینی شایەتمان لەو ڕۆ زۆرەوە ئێستەیش کە ئێمە دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە حکوومەتیش بەشدارە بەڵام هەڵوێست و مۆقفەکانی هەم وەکو حزب چۆ بەداخەوە ینی لە کوردستانە لە ماهێتی بوونی حزب خەڵکی و حزبەکان
دەسەڵاتداران خراپ تێگەیشتون حزب بۆ خۆی مافی هەیە چاودێری حکومت بکە و داکۆکی بکە لە شەفافێت و بۆ پشتگەندڵیا بچێ بە ڕێی دامون دەستگاکانی ئەوەیەکێ لەو دامون دەستگا ئەکتیڤانەی کە حزب دەبێت بەکاری بێنێ ئەویش میدیاکانیەتی میدیا حزبەکانە کە دەبێت داکۆکی بکەن لەوەی کەوا خەڵکەیە بۆ حزب خۆی نوێنەرایەتی خەڵک دەکار حزب بۆ خۆی بەشێکە لە بەڵام ئێستا هاوڵاتیانی ئەو شوێنە و حزبێک پێک دێنن بۆ گەیشتن بە کۆمەڵی ئامانج ئێستا گلی یەکتان لێکرێت بەتایبەتی لەلایەن دوو حزبی دەسەڵاتەوە دەڵێن ئەو 4 ساڵی کە ئێوە ئۆپۆزسیۆن بوون خەڵکتان بە شێوازێک فێر کردووە کە ئێستا بۆ نمونە ئێوەش لە حکوومەتن گلەیش لێ ئێوەکەن تەنانەت ئایا پەشیمان نین لەو شێوازەی کە خەڵکتان وشار کردەوە و ئێستش لەسەر شەقامەکان گلەی لە خۆشتانەکەن ئێمە ئەو کاتیش دروشمێکمان هەبوو ئەو کاتیشە ڕخنیان لێ دەگرتین کە ئەوە ئۆپۆزسیۆن بوون نییە بەڵام ئێمە ئەو دروشمەمان بەرز کردبووە کە بە چاک بڵێن چاک و بە خراپ بڵێن خراپ بۆ ئێمە ئێستش لەسەر ئەوە ڕێن بەڕاستی هەر هەنگاوێکی چاک و ڕاست هەر کێبینێ دەستخۆشی لە دەکەین و دەینرخێنین بۆ ئێمە ئەو کاتیش کە ئۆپۆزسیۆن بووین حەقەتەن لەگەڵەوە نەبووین کە بەگژە هەموو شتێکا بچین و هەموو شتێکمان لا ڕەفز بێ و هەموو شتێکمان لا ڕەش بێ و هیچ سپایەتی نەبینین ئەوانە ئێمە وەکو حزبێکی سیاسی بەڵام ئیسلامی لەگەڵ دروشمەکانی خۆمان و لە ژیانی حزبایەتی خۆمانە ئەو بنەمایانەی کە لەسەری پەروەردە بووین لەسەری ئەڕۆین و داکۆکی لەسەر دەکەین و هیچ کات ناتوانین چاکەی بەرامبەرەکانمان نەبینین بە سەرتاپیانە و خراپە بێ ئێمە نوقتەی سپی لە پەردەیەکی ڕەشە لە پەڕەیەکی ڕەشە دەبینین و بگران دێجار پێویستە ئەو سپایەتیە ئەو تیشکە بچووکەیش تۆ گەورەی بکەی بۆی بەرامبەر هان بدەی چاکە بکە باشتر بکە و بەدەم داخوازەکانەوە بڕە ئەوە ئێستەیش لەگەڵدا بێ و دواتریش کە ئەو مەسارەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستانی لەسەر ئەوەیە کە هاین لە حکومت بەڵام قسەی حەقی خۆمانەکەین لە سەرزاری پەرلەمانتارەکانمان لە سەرزاری بەرپرسەکانمان و حتا دەبێت لە سەرزاری وەزیرەکانیش و فعلەن ینی لە وەزیرەکانمان لەو کۆبوونەوە و ئینانە قسەی حەقی خۆیان دەکەن و پێشنیاری خۆیان بەڵام وەک دەویسترێ ئەم قسە حەقەکەیەوە لە حکوومەت و دەیکەن لەلایەن حکوومەت و دوو حزبی دەسەڵاتەوە لەم کابینەیە بەتایبەتی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە گلەیی زۆرتان لێکرێ لەسەر پەرلەمانتارەکانتان کە قسە دەکەن و لەسەر ئیعلامەکەتان ئایا ئێستەش و گلەیانە هەن وەک لە ڕابردوودا هەندێک جار هەبوون خۆی بەرپرسە حزبەکان پەرلەمانتاران میدیاکان کە ئەمڕۆ ڕۆژی شەفافێتە ئەمڕۆ لە جاران قسە زیاتر دەکرێت ئەمڕۆکە 2016 قسە لە 2005 زیاتر دەکرێت لە کوردستانە ئەگەر قسە بپێوین ئەمڕۆ قسە زیاتر دەکرێت و ئەو قسانێش هەموو دەبێت بە فلتەرا بچن مەرجی هەموو قسەیەک باش بن چاک بن ئێمەش وەکو حزبێک وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵی دەستپێنینی خۆمانمان هەیە و هەندێک جار واتە من جوابی پرسیارەکەی تۆ بە دوو شێوازەمە یەکەم ئێمە دەکرێت وەکو حزب هەندێک جار لەسەر ئەدای بەرپرسە حزبەکان و حزبەکان بڵێن پێش هەموو کەس ئیعلام پەرلەمانتاران وەزیرەکان سەرنجمان هەبێ وانە چکە من کە قسە دەکەم ئێستا مەرجی ئەم قسەکانم تەواو بن و هەمووی لەسەر مەسار و ڕەوتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بچێ هەندێجار لا دەی نایپێکی لێی نازانی ئەوە لەلایەکی کە ئەوی شەوێ بەرامبەر تۆی ئەوێ وەکو خۆی بی من هەونیم ینی بەرامبەر جا پارتیەکێتی هەر لایەنێکی ترە حتا جاروای لایەنە ئیسلامیەکان دەیانوێت تۆ نوسخەی تەبق ئەسلی ئەو بی جاوە چۆنە بێ ئەی پارتی دەوێت ئەعلامەکەی من قسە نەکا پەرلەمانتاران قسە نەکەن و دنیاش هەرێمی کوردستانشەوە وەزعەکەیەتی و حاڵەکەیەتی کە هیچ متمانەیەک نەماوە متمانە نەماوە بە پرۆژەکان بە قسەکان بە داتاکان بە ڕوونکردنەوەکان بە پاساوەکان بۆ ئەوە نەماوە ئەوە بۆ نەماوە پرسیارێکە بۆ یەکێ لەوانەی کە دەبێت ئەو ینی ئەوەی کە لای بەرامبەر دروست بووە ئەوی شەوەیە دەبێت
ئەو وەزە هەر وەکو خۆی بێ ئەوە بە حەقە دەبێت مە پێداچوونەوە بکەین ئەو لایەنانە پێش هەموو شت هەڵوەستە بکەن ئەمڕۆ باشترە لە سبەی ئەمڕۆ هەڵوەستە بکەیت بزانی تۆ بۆتەوێ ئەو لایەنانی بەرامبەر وەکو تۆ بن تۆ دەبێت تەماشا بکەی ئەوان چیڵێن تەماشا بکەی ئەوان چیڵێن هەر قسەیەکی حەقی بەرامبەر لەسەر تۆ لەسەر حکوومەتەکەت لەسەر سەرۆکایەتەکەت لەسەر پەرلەمانەکەت لەسەر هەر دامەزراوەیەکی حزبیت یان حکومیت ڕاست بوو دەبێت تۆ وەریگریت و بە خۆدا بچیتەوە ڕێڕەوی ناڕاست ناڕێک دەرەنجامی نابێ دەرەنجام هەر پاشگەزبوونەوەیە ڕێیە کاگریتە بەر بتگەێنێ بە شوێنێ ئەگەر ڕێگای ئەسلی خۆی نەبێ نادگەێنێ دەبێت لە نیوەی ڕێژ بگەڕێتەوە زۆرمانەوەمان بەسەرات زۆر باش دێمەوە سەر و دۆخی ئێستا هەرێمی کوردستان بەڵام ئێستا دەگەڕێمەوە سەر سەردەمی ئۆپۆزیسیۆن بوون لە دوای بەهاری عەرەبی شەپۆلێکیش لە هەرێمی کوردستانە دروست بوو کە شەپۆلی شەقام بوو بەتایبەت هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بە شوێنەهێنا پێت وایە ئەم شەپۆلەی شەقام بوو ئۆپۆزیسیۆنی زیاتر بەرجەستە کرد یا ئەوە ئۆپۆزیسیۆن بوو شەقامێکی دروست کرد کە خۆی پشتیوانی لێکرد ئەو کاتە ئەم پێم وایە ئەو کات ئۆپۆزیسیۆن بوو کە شەقامی دروست کرد و دروشمەکانی ئۆپۆزیسیۆن بوو و پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن بوو لە پەرلەمانی کوردستان و بە گژاچوونەوەی ئۆپۆزیسیۆن بۆ پرۆژەکانی دەسەڵات لە پەرلەمانی کوردستان و لێدوانی سێلایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆبنەوەکانیان بەیاننامەکانیان ئاراستەکانیان ئەوانە حەقیقەتەن کە خاڵێک بوو یەک شت هەیە لەوەیە ینی حقەتەن بەهاری عەرەبی کە ڕوویدا لە وڵاتانیکە هاندەرێک بوو بۆ هاوڵاتیانی ئەمە بۆ شەقامەویش جوڵەیەک یانی وێڕای ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بەڵام ئەویش فاکتەرێک بوو هاندەرێک بوو هەم بۆ ئۆپۆزیسیۆن و هەم بۆ شەقام بەڵام حقەتەن یانی ئێمە بەشی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو کات ینی زیاتر بۆ کارمان کردووە کە ڕێ لە گەندەڵەکان بگیرێ و شەفافێت بەرپا بێ و دادگەری بەرجەستە بێ لە کۆمەلگای ئێمەدا و لەلایەن دام و دەستگاکانەوە چکە دەکرا خوێندنەوەی وامان بوو ینی لەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خوێندنەوەیان بۆ بەهاری عەرەبی جیا بوو بێ لە دەرەنجامەکانی بەچی ئەگەن و بەچی ناکەن ئەوەی کە خەڵک کردی بەشێکی پشتیوانی بوو لە ئۆپۆزیسیۆن یانە چکە لە هاتنە سەر شەقامی خەڵک پشتیوانیکردنی ئۆپۆزیسیۆن بوو یا تەنها ئۆپۆزیسیۆن بۆ پشتیوانی شەقامی دەکرد نا شەقام شۆ پشتیوانی ئۆپۆزیسیۆنی کرد ئۆپۆزیسیۆنیش پشتیوانی شەقامی کرد داخواکی لە داخوازەکانی شەقام زۆر باش ئێمە دەمانبینی زۆر جار شەقامیش چاوەڕی هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی دەکرد بەتایبەتی کاتێک کە دەیانوت بۆ نمونە سێلایەن ئۆپۆزیسیۆنەکە لە کۆبوونەوەن بەتایبەت کاتێکە سەرکردە باڵاکانی ئەم سێلایەنە لە کۆبوونەوە دەبوون هەمووی شەقام تەنانەت دوولایانی دەسەڵاتیش چاوەڕی هەڵوێستی ئەم سێلایەنیان دەکرد کاتێک کە ئێوە هەندێک خاڵ و پاکێژتان حازر کرد چوونە کۆبوونەوەی پێنج قۆڵیەوە تەنانەت هەندێک جار کۆبوونەوەکانیشتان هەڵدەپەسارد لە پێناو چیا کۆبوونەوەکانتان هەڵپەسارد و ئەو سەبەتەی کە شەقام دابووە دەستی ئێوە و چاوەڕێی دەستی ئێوەی دەکرد بۆی کە ئەو چاکسازی و ئەو دروشمانی کە ئێوە و شەقام دەتانوتەوە بهێنرێتە دی چیتان لێ کرد؟ ئێمە کۆمەڵی پاکێجمان ئامادە کرد تەقدیمی دەسەڵاتمان کرد دەسەڵات لە جیای ئەوەی بە پاکێجەکانی هەمە بچێت و هەوڵی جێبەجێکردنی بدە بەداخەوە پرۆژەیەکی ئامادە کرد دشت بە پرۆژەکەی ئێمە دشت بە پاکێجەکان ئەمە شەڕی پاکێجی هێنایە کایەوە لە کاتێکدا دواتر زۆر لە پاکێجەکان ئێمە لە بەرنامەی حکوومەتی ئێستای ئەم کابینێدا خوێنرایە لە پەرلەمان لە بەرنامەی حکوومەتدا خوێنرایە و لە پەرلەمان پەسەند کرا بەڵام بەداخەوە کات دەسەڵات بۆ خۆی بەگشت پاکێجەکانی ئێمە چووە بە گژاچوونەوەی کە هەستا ئەویش پاکێجێکی ئەلان کرد پرۆژەیەکی ئەلان کرد و ئێمە لە گفتوگۆکان دیارە گفتوگۆی پێنج قۆڵی ئەو کات لە بینی سێ لایەنی ئۆپۆزیسیۆن و دوو لایەنی دەسەڵاتدا بوو وانە یان جیایە لەم پێنج قۆڵیانەی ئەم دوایە کە لەسەر پرسی سەرۆکایەتی بوو ئەو کات تەماشامان کرد بە هیچ بە نەتیجە ناگەی بە یەکەوە بە هیچ ینی هیچ ئاسۆیەک نەبوو کە دەسەڵات زیاتر مەبەستی بوو کە شەقام دامرکێتەوە و کەمتر نیازیەوەی هەبوو کە دەست بک بە
جێبەجێکردنی یان کارکردن لەسەر پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن. وەکو کۆمەڵی ئیسلامی ئێوە چه ڕۆڵێکتان بینی لە کاتێک کە ئەتانویست بچنە ناو کابینی هەشتمەوە و گفتوگۆی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان بەجیا بوو لەسەر و شەش پاکێجەی کە دوجار هەبوو کۆمەڵی ئیسلامی تا چنددە لەو پاکێجانەی خستەوە بەردەم پارتی بۆی کە مەرجی بەشداریکردنی بێ لە کابینی هەشتم. ڕێکەوتنەکەی ئەمە ببینی کە لیژنەی ئێمە و لیژنەی پارتی دیموکراتی کوردستانی مزای کردووە دەبینی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان داکۆکی کردووە لە تەڵەن پاکێجەکان زۆرن وانە شەش پاکێج بوون دوای کرایەوە بە شەش پاکێج. بەڵێ شەش پاکێج بوون و ڕێکەیان کۆمەڵی پرۆژه یاسا بوون بۆ وەزارەتەکان بۆ مەسەڵەن بۆ بواری پەروەردە بواری وەزارەتی پێشمەرگەوە چۆن پێشمەرگە و هێز ئەمنیەکان یەک بخرێ این کۆمەڵی بوار بوون لە پاکێجەکان باسەکرا ئەوەی ڕێکەوتنەکە وەکو ڕێکەوتنی ئێمە پارتی دیموکراتی کوردستان کورد بوو لە 11-12 خاڵە لەگەڵ پێشەکیەکە بەڵام کە پێشەکیەکە ببینی کە دەبینی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان داکۆکی کردووە لەو دروشمانی کە من ئێستا باسم کرد کە شەفافێت و دژایەتی گەندەڵی و حتا باس لەوە کراوە کەەوە دەبێت ئەم حەزبانە حەزبە سیاسەکان کە ئێمە کابینە پێکەیەنی پشگیر بین کە پەرلەمان بە ڕۆڵی کارای خۆی هەستێ ئەو خاڵی لە خاڵەکانە کە لە اتفاقیەمە نووسراوە کە تەکیلمان لەوە کردووە کە دەبێت لایەنە سیاسەکان هاوکار بین بۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی کارابێ کە بەداخەوە دواتر جێبەجێ نەکرێت. ڕەنگە هەرم خاڵش بوو بێ کە پشتیوانی سەرەکی ینی پشتیوانیەکی بەهێز بوون وەکو با بڵێن سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانتارەکانتان. بەڵێ ئێمە لە اتفاقەکەش باسمان کردو و نووسیمانەوە دواتریش نەک بۆ کوردستان حتا بۆ بەغدا فراکسیۆنی خۆمانمان لە زۆر بوارەکانە سەرپش کردو ئازادیمان پێداون چکە نوێنەرایەتی دەنگدەر دەکەن نوێنەرایەتی خەڵک دەکەن ینی دەبێت پەرلەمانتاری هەموو لایەنەکان کۆمەڵێ لە ئازادی خۆیان هەبێ و داکۆکی لەو دروشمانە و لەو بەڵێنانە بکەن کە کاتی خۆی هەڵیان گرتووە خەڵک لەو ڕێوە دەنگی پێداون بە تایبەت ئەم هەڵبژاردنێکی نیمچەکراوە بوو واتە دەنگدەر بۆ خۆی پاڵێوراوی خۆی هەڵبژاردەوە تەنها دەنگی بە لیستەکە نەداوە. وەکو محەممەد حەشیم لە کۆبوونەوە سیاقۆڵی و پێنج قۆڵیەکانی سەردەمی ئۆپۆسیۆن چی دووتووە کە جەختکردنەوە بێت لە خواست و داواکاری هاوڵاتیان و شەقامە و کاتە بە تایبەتی لە هەفتەی شوبات هەندێک خەڵک شەهید کرا و هەندێکیش بریندارکران لەو بارەیەوە وەکو خۆت شخصی چ قسەیەک لە ناو کۆبوونەوەکانە کردووە. وڵاهی من هەیە زۆر قسەی خۆم لەبیر نەبێ بەڵام ئەوە ینی کۆمەڵی ئیسلامی بەگشتی وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو ڕەمزەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بە تایبەت شخصی مامۆستا عەلی باپیر من لە زۆر کۆبوونەوە لەگەڵی بووم و بەشدار بووین وەکو هاوڕێکانیش کە پێکەوە بووین ینی لە کۆبوونەوەکانە شایەتی بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان دەدرێت کە قسەی خۆمانمان کردووە بەرامبەر بە کەسایەتەکان بەرامبەر بە حزب و لایەنە سیاسیەکان بۆ نمونە لە هەموو کۆبنەوەکاندا قسەمان هەبووە و قسەی خۆمانمان هەبوو. بۆ نمونە چیتان من نمونە وڵاهی نمونەت ئەگەر پێ بڵێم پێم خۆش نیە ئینسان قسەی خۆی باز بکەوە پێم خۆشە ئەوانەی کە لەگەڵ بووین بەڵام پێویستە شەقامیش بزانێت چیتان وتووە لەبەرەوەی ئێستا با بڵێن ئەگەر لە 100% گلەی لە یەکێتی و پارتی بکرێ ڕێژەیەکیش ئەگەر نەگاتە لە 150 گلەی لە سێلانەوە پۆسیۆنەکە دەکرێت کە ئەو شەقامی کە لەسەر لەسەر جادێ و ناڕازیە بڕوای وایە ئێوە پشتی شەقامتان بەرداوە یا بە جۆرێک ئەو کاتی کە لە سەردەمی ئۆپۆسیۆنا بوون تەنها شەقامتان بۆ خۆتان بەکارهێناوە ئێوە چیتان کرد؟ کاتی ئۆپۆسیۆن شەفافێتی زیاترە بوو کە لە کۆبنەوەکان دەرەچووین حەقیقەتەکەمان لە ئەلام باز دەکردەوە ینی لەبەرەوە ئۆپۆسیۆن بووین وانە ینی وە بڵێ زیاتر ئازادتر بووین لەوەی کە شتی ناو کۆبنەوەکان بڵێ بەڵام ئێستا پێم خۆشە نمونونەکەتی سەردەمی پێنج قۆڵی لە داکۆکی کار بووین لە مافی هاوڵاتیان لە مافی ئەوانەی چوونە سەر شەقام شەیدەکانی هەفتەی شوبات بریندارەکان ئەوانە داکۆکیمان کردو لە کۆبنەوەکە لێیان و لە کۆبنەوە قسەی خۆمانمان کردووە و هەر قسە و ئینێ کرابێ نقطەی خۆمانمان لەسەر داناوە نەمانێشتووە تێپەڕ ببێ و داکۆکیمان
لە بەرژەوەندی خەڵک کردووە و سڵمان نەکردووەەوە لە کۆبنەوەکان ئەوی بەرامبەرمان نوێنرایەتی دەسەڵاتەکە یان ئەوە دەکات قسە هاتبێتە پێش کردومانە سەردەمی ئۆپۆسیۆن چوونە دوای لەوەیە دواتر یەک دوو نمونەت پێ بڵێم کە بەڵام با بەسەریاتیان ناپەڕم بەڵێ. محەممەد ئێستا پێم خۆشن نمونەکان ینی بۆ باس نمونە ئێمە کە لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆبووینەتەوە چەند جار مەسەڵەن مامۆستا عەلی باپیر هاتووەتە سەر سکە ڕاستەکە کە ئەویش ئەوەیە ینی لەوەیە قسەکان بەملاو بەولایە کرابێتر بەڵام یەکسەر قسەکانی مامۆستا عەلی باپیر هاتووەتە سەر وەک بڵێ لە لوبی کێشەکەی داوە ناوەڕۆکی کێشەکانی باس کردووە گرفتەکان کە ئێمە بۆی کۆبووینەتەوە سەم جارێکیان کە نوێنرایەتی کۆمەڵمە کرد باس کرا من بە کاک مەسعود دەمەوتم بەڕاستی بۆیە ئێڵێمش بەڕاستی ئەوەیە کە ئەم پەیامی کاک مەسعود ئەگەر بتوانێت ئەو گۆڕانکاریە لە نەزەر بگرێ ئەوشەوەیە نازانین دواتر چییە بێ ینی ئینەکان بە چییە بێ بەڵام ئەو ڕەخنەمانە بۆ تەماشاکە ئێمە دامەزراوەیەک ناو لێ دەنین دامەزراوەی بۆ نمونە سەرۆکایەتی هەرە یان دامەزراوەی سەرۆکایەتی پەرلەمان یان دامەزراوەی ئەمە بەتایبەت دامەزراوەی سەرۆکایەتی هەرم تەماشاکەی یان ئێمە ڕەخنەی چوار حزبەکەیە کە یەک ڕەنگ لە دەوری کاک مەسعودن لە ماوەی پێشووە ماوەی پێشووە کە سەرۆکایەتی هەرێمە بۆ چۆن و کۆبنەوەی باسی دەکەم باسی کاتێک دەکەم کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتێکی یاسایی بوو لە کاتی خۆیان باسی پێشووەکەم ئەو قسەمان پێوتوە کە ئەوەیەکێ لە هەڵەکانێکە هەیە یعنی مەبەستانەوە بووە دەوروبەری کاک مەسعود هەمووی پارتی دیموکراتی کوردستان هەمووی پارتی دیموکراتی کوردستانە حقیقەتێک کاتێکیش کە کاک مەسعود ئەو کاتێک کە ئێمە قسەکەمان کردووە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی کردووە ئەو چەند ساڵێک پێشوو کە سەرۆکایەتی هەرێمی کردووە تەماشاکەی لەو دامەزراوەی سەرۆکایەتیە کە ئێمەیەکی لە خاڵەکان لە ڕێکەوتنەکەمانەوە بوو کە با خەڵکی کۆمەڵی ئیسلامیش کوردستانیش هەبێت لەو دامەزراوەیەوە نییە نییە نەک ئێمە نییە سەیەکێتیش هاوارەتی کە کەسی نەماوە ئەمانە یەکێ لە خەلەلەکان بۆ نمونێ ئەم قسەیەمان کردووە قسەی ترش سە ڕۆژێمە لەگەڵ برانی بزوتنەوەی ئیسلامیە کۆبووینەوە سەرەن نوێنەرەکەی بزوتنەوە ئەو بەڵگەیەکی ناوتیم مەسەڵەن باسی کرد لە مەجلیس کە لە کۆبوونەوەکان مەسەڵەن کاک محەممەد بۆ ئاوای وتو ئاوا کراوە یان زۆر جار لایەنەکان کە دەرچوین بەڕاستی بۆ نمونە دەستخۆشییان لە مامۆستا عەلی باپیر کە ئەوەی حەقە وتومانە بە حەقیقەت ینی خەڵکو ئازانێت تۆ کە شتە کۆبنەوانە بێدەنگ بەس یەک شت هەیە کە کۆمەڵی ئیسلامی کاک جەلالی کۆمەڵی ئیسلامی تا ڕادەیەک بڕێ لە ئەخلاقیاتی لەگەڵ سیاسەتا تێڵکێش کردو خەڵ لە سیاست بەداخەوە ینی وێنایەکی وا کراوە کە سیاسەتێکی میکیاڤیلیانە هەمووی فێڵ و حیلە و پاشەقول لێگرتن و چاواشەکردنی خەڵکۆمانە کۆمەڵ هەوڵێکی داوە نەختێ لە ئەخلاقیات بگێڕێتەوە بۆن یەکێ لەوانەیە کە ئێمە پێ و پابندین حەز ناکەین قسەی کۆبوونەوەکان و مەجلیسەکان بکەین بەڵام من یەکێکیان ئەڵێم لەبەرەوەی کە بۆ نمونەوە ماوەیە بەرپرسێک لە کۆبنەوەیەکی پێنج قۆڵی هەموو حزبەکان هەبووین لە سەرۆکایەتی حکوومەت مانگی 6 2015 وابزانم کۆبووینەوە کە حکوومەت بە حساب بڕیاریدا بوو ڕاوێژ بە ئێمە بکە ئایا نەوت بفرۆشێ بە دەرەوە سەر بەخۆ یاندا گرێبەستە 50 ساڵێک بەڵێ فرۆشتنی نەوت ینی سەر بە خۆیانە فرۆشتنی نەوت باسی گرێبەست نییە ئێمە کۆبووینەوە قسە کراوێکی قسەی خۆی کرا کاک ئاشتی هەورامی قسەی کرد وتی ئێوە ڕازی بن ئێمە نەوت بفرۆشین بۆ دەرەوە وعد مانگی 8 موچەی حوتم داوە کەو کاوازنام چەند مانگی موچە دواکەوت بوو مانگی 8 موچەی حوتم داوە ئیتر هەلەو قسانە ویستم کاک نێچیروان پێم وایە ئێمە ڕازی بین کاک ئاشتی هەورامی بەس بەمەرجێ بۆمان بنووسێ ئیمزایکە تەحەمولیکە ئەگەر وایش نەبوو ئستعدادی بێجا سزایی بدەین بەردبارانی کەین
هەرچێکی لێ بکەین عنی کەوا نەبوو کاک نێچیروانی ناتوانێت تەحمولیەوە بکە و یەکسەر تەدەخلی کردوتیەوە ئەو قەرارە و ناتوانێت بە تەنیا بیدا ڕەزامەندیتان دەربڕی لەسەر چی لەسەر بۆ تەواو بکەم شەڵی تۆمین بۆ تەواو دەکەم کە کۆبنەوە کرا کە کۆبنەوە خەریک بوو لە دواکەوت منتم کاک نێچیروان ئێستا بڕیارتان داوە یان بڕیارەدان یەک بەرپرسیتر تی کاکە بڕیاریان داوە زایترەوە بۆچی دانیشتوینەوە ینی بچی دانیشتوین کە بڵێ بڕیارەکەتان دا و ئەو ڕۆژە بە بەرپرسێکی تری حکوومەتم وت هەر لە سەروبێنی چونکە یەکێک لە بەشداروانی کۆبنەوە ینی ئەو بڕیارەی خستە سەرمەلی 5 حزبەکە و ینی حزبە سیاسەکان و ئەمەش بەشدار بووین لە بڕیاری فرۆشتنی نەوت سەر بە خۆیانە من کە پێم وتم ئەرێکا کە لەو کۆبنەوە من وام نەوت و ئاوا بووتی وتم ئێوە خۆتان توخوا بڕیارتان نەدابوو وتی تقریبان بڕیارماندا بوو یاکمە بستمەوەیە کە بابەتی ئێمە نیە بستمەوە ئێمە کاک جەلازیان وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان ناچینە کۆبنەوەیەک قسەیەکی کە بکەیت ناچینە کۆبنەوەیەک ناخی خۆمان نەڵێن حزبێکی تا ڕادەیەکی باش الحەمدوللا بە حزبێکی ڕازگۆ ڕاشکاوە ناسراوین و لەسەری ئەڕۆین و قسەی خۆمان و کەمیش وایە قسەکانی ناو کۆبنەوەمان و جەناو زۆر داکۆکیت کرد قسەی ناو کۆبنەوەکانمان بێنینە دەرەوە و دوایی لە فەیسبوک و لە کەناڵەکان و لە شتەکان بڵێن چکە ئێمە هەبوون لەگەڵمانە بەڕاستی لە کۆبنەوەکان هەر بە مەسەجەی نار بۆ ئیعلام و ئەوانە بەڵام دوایە گەڕاین کاکە ئاخر کێ ناردی و کێ کردی و کێ بردی و کێ تەحویلی کرد و کێ ئەمە سجینە چۆن تەلەفۆنتان کرد یعنی ئەوانە لە ئینی ئێمە ینی ئێمە نەک ئێمە هەمومان کە لە وفدەکانە بەشدار بووین برایەنتری ئەنجومەنی سیاسی سەرکردایەتی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ینی خۆمان لەوە پارێزین کە قسە بکەین چونکە قسە بۆ خەڵکەکەی بۆ بەرژەوەندی خەڵکەکەی قسەکان لەناو کۆبنەوەکەین پێویست ناکات دوای بێنەوە ئیعلامی لێ پڕکەین ڕاستە شەفافێت ئەیەوێ لەگەڵ تا شەفافێت ئەیەوێ بەڵام بەشی خۆی ئەوەی کە هێڵە گشتەکان بێ کردومانە بەڵام خەڵک پێی خۆشە کە تۆ لە ناو کۆبنەوەکە چی قسەی ڕقەکەی چی مەرج نییە مەرج نییە زانی چۆن من زۆر ینی حەزیش بەوە ناکەم بەداخەوە ئێستا شتێک ئەوە بوو ینی کێ ئێستا زۆرە واوتری ڕاستەکەی ینی من هەروەکو تعبیری خەڵکەیڵێم ئەڵێن کاکە ئەوەی دەنگ بەرزەکاتەوە ئەوەی جنێوەدا ئەوەی خۆشەویستە ئەوە لایکی زۆر ئەوانە شتی باش نین بەڕاستی ئێمەدا بێ کلوتوری خراپ بچێنین لە نێو کۆمەلگای خۆمانە دەبێ گەنجەکانمان لاوەکانمان دەبێ وشیارکەینەوە تەرشیدیان بکەین دەستمان پیانەوە بێ دائیمەن ئامۆژگاری چاکەیان بکەین دایم بەغیرەت بن بە گشتگەندەڵی بە گشت زوڵمە بچنەوە بەڵام بە ئوسلوبی جوان بە ڕەوشتی بەرز سیاسەتی 4 ساڵی ئۆپۆزیسیۆنتان بۆ ینی پشتیوانی لە شەقام و ئەو داواکاریانی کە شەقام هەیەیان بۆ لە ڕابردوو لە ئێستاشدا هەبووە جیاوازی هەبووە لەگەڵ ئەو نزیک بە 3 ساڵەی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان یا کابینی هەشتەمان و ئێستش کە نایەنە دەرەوە نەهاتنتان چه خزمەتێک بە شەقام و بە خۆتان دەکات بە کۆمەڵی ئیسلامی چکە دەوترێت لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی لە ژێر فشارێکی گەورەدایە کە یا بێتە دەرەوە یاننا بۆ نمونە زۆر جار ڕەنگە باشتان لەسەر هەندێشت دابێ وەکو گیرانی ئەندامەکانتان کاک جەلال من پێم وایە ئێستا لە حکوومەتان ئێمە لە خزمەتمان زیاتر بە جەماوەڕ کردووە پێم وایە ئەو جوهدەی ئەو هەڵوێستەی ئەو ڕەفتارەی ئەو سیاسەتەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 2 ساڵ و نیو پێشووە کردوێتی کە لە حکوومەتی شا بووە ینی پەرێزی زۆر بە قۆتر بووە لە پێشووتر کە لە ئۆپۆزیسیۆنا بووین لەناو جەماوەریشە و دیارەوە سنووقی دەمدانیش ئەوە ئەسلمێنێت چکە ئێمە پێشتر لە ئۆپۆزیسیۆن بووین وە بەس لەبەرەوە دوو لایانی تریش لە ئۆپۆزیسیۆنا بووین وایانە و زیاتر گوڵەی تەرکیزەکە لەبەرەوە حەجمی گۆڕان زیاتر بوو کە 25 کورسی بوو وانە بوو کە زیاتر
هەڵوێستەکانی ئۆپۆزیسیۆن زیاتر چوو بە بۆ لای زۆری نەدەچوو بۆ حەقیقەتێکە عادی بەڵام پێم وایە ئێستا کە لە حکوومەتیش بەشداری بەڵام هەڵوێستەکانی کۆمەڵ ئیسلامی کوردستان کە بەرجەستەی هەڵوێستەکانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کوردستانە ئەمیری کۆمەڵ ئیسلامی کوردستانە پەرلەمانتارانی کۆمەڵ ئیسلامی کوردستان حتا هەندێک جموجۆڵی وەزیرەکانی ئێمە وانە ئەو حەقیقەتێکە کە خەڵک ینی سیرەکەی تایبەتمەندیەکە داتە کۆمەڵ ئیسلامی کوردستان کە قساکە لەسەر بەشداربووانی حکوومەت لەسەر کۆمەڵ تا ڕادێک ڕاوەستێ بۆ تەوان ماینەتەوە لە حکوومەت ئەوەی ئێمە بابەتێک بڵێ نێوخۆیە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵی پاسایی خۆمانمان هەیە یەکێ لەوانەی کەەوە خەڵک چاوەڕێتۆ دەرچی بۆ ئازارین بە تۆ حکوومەتەکە ئەوەشێتەوە هەڵ ناوەشێتەوە حکوومەت هاتنە دەرەوەتان سوودێک بە شەقامەگەیەنێ حکوومەت هەڵ ناوەشێنێتەوە ئەو شەقام زانین بۆچی دەوێت بنانانە بێنە دەرەوە بۆی حکوومەتەکە هەڵوەشێتەوە ئەگەر نانێ چی بێتە بینە دەرەوە چی بۆ شەقام وانە چی بۆ شەقام زیادەکە وای یاننا بڕاتەوەی چی زیادەکە ئەتر ئەوە دەبێت دیراسی بکەین بزانین چی زیادەکە ئەمە تا پێسەر تەمان دیراسی خۆمانمان کردووە دیبێتمان کردووە لەو ڕۆ لە سەرکردایەتی دوو جار کۆبنەوەی تایبەتمان لەو بارەوە کردووە ینی تا ئێستا دیارە بەو بڕیارە بەڵێ لە ماوەیان نزیک بوو لەوەی کە بڕیار بدەین کە ئێمە لە حکوومەت بکشێنەوە بەڵام بڕیارەکەشمان دیارە دەبێت بەو شێوە بدەین کە سەرکردایەتی بڕیار بدە کۆبنەوەی فراوان بکرێت چکە یەکێ لە بڕیارە لەو ئەرکانەی کە بۆ کۆبنەوەی فراوان دیاری کردراویش بەشداربوون و کشانەوەی لە حکوومەت لەسەر کشانەوەتان لەو ماوەی کە لە گفتوگۆیان بوون کۆمەڵی پاساوی تر هەیە کاک جەلال ئەوە پێم وایە بەرنامێکی تایبەتی ئێوێ بەرنامێکی تایبەتی ئێوێ لە ئانوساتی خۆیدا کە حەقیقەت ئەوەندەی پاساومان پێ بۆ ماینەتەوە لە حکوومەت کە ئێمە قەناعەت بە ڕێژەیەکی باش لەوانە بکەن کە داخوازی هاتنە دەروی ئێمە دەکەن چونکە ئێمە لە وەزارەتەکانمان ئێمە ئاگامان لە وەزارەتەکانی ترە ئاگامان لە لایەنەکانی ترە ینی تەنها لایەنێک لەوەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان بێ کە مستەفیدی حیزبی نییە حزبی بەڵام ئەوەش گلەی ئەندامانتان لێ دەکرێت ئەندامانی خۆتان بەڵە گلەی ئەندامانی خۆتان ئێمە چوین لە حکوومەتەوە بۆی خزمەت بە دروشمە بەرزەکان بکەین کە لە پێناو جەماوەرە بەرزمان کردوێتەوە لە هەمان کادا خزمەتی ئەندامانی خۆمان بکەین بەڵام حکوومەت کاتێک کە چوین ئەمە قەیرانی سیاسی و دارایی ئەوانەی هات بەسەراویش حاڵی حکوومەتەکەیە کە هەیە لەو کاتی کە دەتانویست بکشێنەوە لایەنە سیاسەکانی تر بە تایبەتی یەکێتی نیشتیمانی یا پارتی دیموکراتی کوردستان وەکو دۆستان یان یا برادایەتی خۆتان سەرکردە باڵاکان لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کەسیان هیچیان پێوتون لەوەی کە کشانەوەتان باش بەیان نەکشانەوەتان نەخێر ینی هیچیان نەبووتان نەخێر هیچ شتێکمان نەکرد لەسەر هەڵوێستانی کە هەتان بۆ بەڵام تەبیعی ئەگەر ینی هەموو خەڵک و ئێمەش چاوەڕ ئەگەر تۆ بتێ گۆڕانکاری بکەیت تێ فشار و هاوسەنگی دروستکەیت لەبۆ چوار لایەنە یەک هەڵوێز بن ئەمن بە پێی لەبەر جەنابەت لە ئەزمونونەکان ئەپرسیتەوە نیە ئەزمموی پێکەوە بوون من پێم باشە چیتر ئەم ناوی چوار حەزب و لایەنە نەمێنە لەبەر و فەشەلیان هێنا لەوەی کەەوە خزمەتی خەڵک بکەن پێکەوە فەشەلیان هێنا پێکەوە واتە تێگەی لێم من یەک ناڵێم بۆی خراپ تەفسیری قسەکەم نەکەن ئەزەم پرۆسی چوار لایەن پێکەوە چوار لایەنەکە ڕابرد دەرفەتی کەم پێم وایە ینی نەکەر میدیای ئێوە ینی هەموو میدیاکاران پێم وایە بەسەر چوتەوە وازی لێبێنین باشە زۆر باشە سەردەمێکی نوێ بزانین ئەم گفتوگۆ تازانە بە چیەکەن ئەمە ینی ئەگەر ناوەکو چوار لایەک پرۆسەیەکە فەشەلێنا دەبێت ئەوە دواتر کاتی دێت بڵێن بۆ فەشەلێنەوە زۆر باشە من ناچمە سەرەوە بەڵام وەکو کۆمەڵ ئیسلامی ئەو هەڵوێستانەی کە هەتان بووە زۆر جار خەڵکانێکی دەرەوەی کۆمەڵ ئیسلامی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەستخۆشیان لێکردون لە کۆمەڵ ئیسلامی و لە ئەمیری کۆمەڵ ئیسلامی لە چەند هەڵوێستەیەک ئێوە وەکو کۆمەڵ ئیسلامی ئایا لەسەر ئەو هەڵوێستانەتان کە هەتان بووە بە تایبەتی لە 3 ساڵی ڕابردوودا هیچ باجێکتان داوە بۆ نمونە گیرانی ئەندامانتان پێتان وایە باجی هەڵوێستەکانتانە
کاکە چۆن باژمان نەداوە هەنێ باژمان داوە باجی باشمان داوە باشمان داوە دوو برای کادری باڵامان گیراون هیچ غەیری وەزعی سیاسی هیچی کە نییە غەیری کێشەی سیاسی هیچی کە نییە حەقیقەتێک باشمان داوە لە ڕووی وەزعی داراییمانەوە خۆتان کارمەندی کۆمەڵی ئیسلامی وانە وەزعی دارایی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەزانن خۆی زانن و چاکە زان و تەلەڤیزیۆنەکەتان و مانگ مانگ ترسانە مانگەی شەکای بنە سەر نای بنە سەر خەڵک وازانێت کە لەگەڵ پارتی کێشەت بوو یەکێتی بۆ ڕووی نەوتە دەداتێت لەوێ دابێتی بە خەڵکی تر بە ئێمەی نەداوە بیستومە خەڵکی تر ئەم قسەیەشتان لەسەرەکرێت بەڵێ نا ئەمە کۆمەڵ ئیسلامی نییە کە نە لەژێر زەوی مستەفید بووی نە لەسەر زەوی باشە ئەم هەڵوێستەمان نواندووە بۆ جەماوەری خۆمان نواندومانە و بە قینەمان نواندووە ئێمە حزبێکین قینایەتی ناکەین قینمان کۆنە قین و ینی ئێستش بەرژەوەندی باڵای کوردستان لەسەروی هەموو بەرژەوەندی بەڵام کاک محەممەد ئەندامەکانتان دیموکراتی کوردستان هەنگاوە بێتە پێش پێم وایە حزبانێتتر هەرێکی دوو هەنگاو بچینە پێش بۆی وەزئی کوردستان مەترسیەکان گەورەترن پێمە زۆر جا خوێندنەوەکانمان زۆر هەڵەیە پێمان وایە دوای مووسڵ کوردستان دەوڵەت ڕادەگەێنین ئێستا مەترسیمان هەیە کە ئێرەشمان گرفتمان بۆ دروست و بێ و کێشەمان بۆ دروست بۆ ئیتر بۆ تا ئەو تەماشاکەن کێشەت هەیە و پێشمەرگە لە کۆمەڵی ناوچەیە عێراق لەسەر ئەو ناوچانە قسەی هەیە و ئەمڕۆ ئەو هێزە عێراقیە بە هەردوو بەشەکەی جێشی عێراقی و لەگەڵ حەشدی شعبی ئەمانە دوای مووسڵ خۆ بە سەرکەوتووە زانن لەوەیە داوا بکەن تۆ سەحب بکەیت کۆمەڵی کێشە و گرفت دروست دەبێ و حسابتان بۆ کرێ لەسەر کشانەوەی دەرەوەش حساب بۆ کورد ناکە لەبەرەوە دەبێت ئێمە هەموو لایەنەکان حسابتان بۆ کرێ کاک محەممەد بەرژەوەندی باڵا بەس بە ڕاست بەرژەوەندی باڵا نەک بە گاڵتۆ بە شیعار و بەسەر چای خواردنەوە مێ خواردنەوە بەناوی بەرژەوەندی باڵا ئەم ملەتەمان هێن ئاو برد و عشەمان کرد و هەموو گەندەڵەکان لە شوێن خۆیەتی و ئەمڕۆ لە ڕێ بۆ هەولێر چاوم بە ینی لە شوێنێک دابەزین نەفرێکمان بینی وتی لە دائیرەیەک لە جێگایەک ئەم جارەین بووم ئەوەی لیژنەی موچە تەوزاکردن سەیمکە من موچە دەم 2 ملیۆن و 2 ملیۆن و نیو ئەوانە هەمویان لە دەرەوە لە دەرەوە موچەیە لەم بێ موچەیە لەبەرەوە ئەمە بە ناوی خەتەری شەڕی داعش و ئەمانەت ئەوەی 400,000 و 300,000 لە سەنگەرەکانە و هەیشە لە دەرەوەی وڵاتە و 2 ملیۆن و 2 ملیۆنی و ئیتر هەیە دکتۆرە و هەیە نازانچی و ئەوانەوتی ئاوانی هاتوین هەموو وەزعەکەوەکو خۆی ڕائەگرین ئەم وەزعی کە خەڵکی نیگەران کردووە هەموو لەبەر وەڵا بۆ بەرژەوەندی ئەوە ناڵێن ها فعلەن لەبەر بەرژەوەندی باڵا دەبێت هەموو ئەوان برادرانیش بەجێکدا بنن بڕۆنە سەر ئەسڵی خۆیان وەرن پێش هەموو شت پێشەوەی بڵێن ڕا خەتەری حەشد و خەتەری گەندەڵیمان لەسرە خەتەری بە تاڵام بردننی سامانی ئەم وڵاتەمان لەسرە بە دڵسۆزانە بزانین فعلەن ئەوانە ینی یەکەم قسە دەبێت ئەوە بێ پێش پرسی سەرۆکاتی پێش هەموو شتێ دەبێت ئەوە بێ بزانین ئیرادەیەکی تەواو هەیە بۆ چاکسازی بۆ ئیسلاح تەماشا بکە ئێستا شەقامێ دروست بووە حزبەکان خۆ مسەیتر نین بەسەریاوە نیە شەقامە بۆ هەیە گەورە بێ ئەم ساڵنا 2 ساڵێتر ناوچەی ترەگرێتەوە خەڵک وعی پێیاکە خەڵک ئەوە دەکاوە نییە دوای لە سەیتەرە ئێمەمانانیش دەرەچێ ئێستا لەوەیە 4 حزبی ناوانی 3 حزبی ناوانی 5 حزبی ناوانی تا ڕادەیەک مسەیتر بین بەسەر خەڵک گوێمان لێ بگری ئەوانە چەند ڕۆژێکی کە بێت گوێ لە هیچ حزبێک نەگیرێت کاک محەممەد دەرفەت بکەمە هێنانەوە دواوەی پێشمەرگە بۆ ئەو شوێنانی کە لە پێش شەڕی مووسڵ هەبوون یا هەر بڕیاریکتر کە لەسەر پێشمەرگە دەدرێ ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئایا هیچ حسابێ بۆ قسەتان دەکرێت کێن ئەوانەی کە لەسەر پێشمەرگانی قسا بۆ ینی خۆنی نێمە نە لە وەزارەتی پێشمەرگە هەین ینی لەو شتانیانی نێمە
یعنی هیچ قسەیەکی شتانیە لە پەرلەمان کۆبوونەوەکانە بێ و پەرلەمانێکی فلیژە ئێستا وی لێش قسەمان نییە وانە نازانگە لە حکوومەتش خۆ لە حکوومەت بڕیاری شەڕ و جەنگ و ئەو شتانە لە حکوومەت نادرێت پرسیشتان پێ ناکرێت پرسی چی بکرێ خۆ ینی بۆ نمونەگەر سبێنێ پێشمەرگەی هێنرایەوە دوای ئەوە بەرپرسنتیە یانە لە یەکدا بڕاوین خۆ ئێستا بڕیار خۆ پرس بەکیەکرێ پرس بۆ بێماکرێت زۆر باشە بێم و نەبە گۆڕان نەبێ گرت و نازان بەیەکێتی لە بەرەو هێزەکانی هەفتا هەیە شتێکی کەوە نیە ئەوە پرس و ڕاوێژوانە لەهی بەیەکۆ بکەن بەڵام ئەم حزبانە تاکە دامەزراوەیە کە تۆ تا قسەت بکردا و قسەت هەبووە لەو شتانەیە ئەویش پەرلەمانی کوردستان بوو کە حەقە پەرلەمانیشەوە بڕیارە بدا لەو ناوچانە بکشێت و یان نەکشێتەوە. کاک محەممەد دێمەوە سەر ناوخۆی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەندامەکانتان ئێستا گلەی زۆرتان لەسرە ئەندامەکانتان گلەی زۆرتان لەسەر لەوەی کە زۆر جار ینی ئەندامەکانمان گلەی زۆریان لە پێناو بەرژەوەندی گشتیا خواست و داواکاری ئەندامەکانتان نابەنە سەر بۆ نمونە لەو دامەزراندنانەی کە باستان کردووە تاو کاتی کە دەرفەت هەبووە دامەزراندن کەمتر بووە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی دەچێتە یا سەردانی دەکرێت بۆی کە گفتوگۆ بکرێت لەسەر و کێشە و قێرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئایا بۆ نمونە خواست و داواکاری بۆ نمونە ئازادکردنی دوو ئەندامەکانتان دەکەنە مەرج ینی ئەگەر لایەنێکی تر سیاسی بۆیە نەیدەکردە مەرج یا بۆ نمونە گیراوەکانتان کە بوون بە مەرج بۆچی واستان لێنایە دۆ خێرێمی کوردستان ئەوەندە ئالۆزەکە ئێوە ئەندامانی خۆتان بکەنە قوربانی بۆی کە دۆخەکە لەوە زیاتر کە هەیە ئالۆزتر نەبێت نا ئەندامانمان ناکەینە قوربانی بەڵام ئێمە ئەندامان هەڵوێستیان لە ئێمەوە نیە وایانە بەتەکی دەیانەوێت لە بەرەو ئێستش لە خوارەوە زۆر شانازی باڵۆستەکانتان لەگەڵمانە هاوکار بن خۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر ئەندامانی نەگیراون وانە حزبێکی تر بووە ئەندامان بیان بەس ئێمە گیراین بەس ئەی ئەمیر ئێمە نەگیرا ئەی مەکتەب سیاسی ئەمە مامۆستا عەبدوڵای قەسرێ لەگەڵ چوار پێشمەرگەی ڕەفیقیا شەهید نەکرا وانە ئەی نەک مامۆستا عەلی باپێر 11 سەرکردای لەگەڵا دەستگیر نەکرا 11 کادر و سەرکردایەتی وانە ئێمە حزبێکین قیادە و قەواعیدمان مۆڕەزین بۆ گرتن و ئەوانە و لە هەڵوێستی خۆمان بەردەوام ئەبین لەوەی خەڵکی تریشمان بگیرێ و لەوەی بەیانی هەڵوێستەکانمان بە شێوازێکی تر بێ لە منتیقەی تریش خەڵکمان بگیرێ وانە و لێمان شەهید بکرێ ئێمە لە دووس لێمان شەهید نەکرا کاک مەنسوور شەهید نەکرا ئێمە خەڵکمان نەگیرێ خەڵکمان کاروانێکە گرتومانەتە بەر لێمان شەهید دەبێ لێمان نەگیرێ ماڵمانە سوتێنرێ هەموو ڕێتە ڕێت زۆر باشە حیشتیا دەوڵەمە نەبێ وانە ئەوشی چۆن ئەویشەیە توێ تیاژە دەوە ڕێگایە کە تێڵە تەبعات ئیتر تۆ حتمما ئەوەی کە تیا دەوڵەمە نەبێ ئەجری کەمترەکە نیەتی پاک بێ وانە کاک محەممەد لێرەوە بەڵام ینی حتمما دیارە هەندێکیشمانەوانی کە مستەفید بووین لە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبێت خزمەتی زیاتری کۆمەڵی ئیسلامی کوردستان کرد خزمەتی زیاتری خەڵکی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرد بەدڵنیایەوە لێرەوە لە کۆتا پرسیارمە چی بە شەقامەڵێت لە بەروی ئێستش ڕۆژان لەسەر شەقامەکان چاوەڕێی هەڵوێستی هەموو لایەنە سیاسیەکان دەکەن ئێوە لێرەوە چیان پێڵێن ئێمە شەقام تاکی کوردی کۆمەڵی کوردی شەقامی کوردی مافی خۆیەتی لەسەر داخوازەکانی بێتە دەن ئەوەمانەوەیە کە هەم ئەوان و هەم هەمومان و هەم حزبە سیاسەکان بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان لەبەرچاو بگیرێ پێم وایە خەباتی مەدەنی و جوڵەی شەقام شتێکی پێویستە بە ئەو فشارە بەردەوام هەبێ بە شێوەی مەدەنی بێەوەی ئاسایشی کۆمەڵایەتی کوردستان تێک بدا ئەو فشارە پێویستە هەبێ پێویستە گشتگیر بێ بەڵام بە شێوەیەکی دروست بە ئاراستەیەکی تەواو کە دژ بە ئاسایشی نەتەوەی ئێمە نەبێ وەکو هەرێمی کوردستان کە ئاسایشی نەتەوەیمان منەوە نییە کە دام و دەستگامنەکانە ێڵێن ئاسایشی نەتەوەی لای من وەکو هاوڵاتێکی کوردستان ئێستا ئەمنیەتێکە لە هەرێمی کوردستانە ئەو ئەمنیەتە بەڵێ ئێستا برسێتی هەیە ڕوبعەموچە لە شکاتی خۆشیان نادرێ ئەمانە گرفتن بەڵام نیعمەتێکی تر هەیە تاکو ئێستا خوای گەورە بۆی هێشتوونەتەوە کە ئەوش نیعمەتی ئەمنیەتە نیعمەتی ئەمانە بە هەمومان دەبێ هەمومان جوڵە حزبەکەمان فشارە حزبەکەمان فشاری شەقام هەمومان بە ئاراستەی ئەو ئەمنیەتەیە بێ دژی نەبێ و
هەمومان بتوانین ئینشاءڵڵا خزمەتێک بکەین و پێکەوە بتوانین چارەسەری قەیرانە سیاسەکان بکەین. ومێدمان هەیە ئینشاءڵڵا وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئامادەیەمان هەیە و بۆیشە پەیامەکەمان لە وەڵامی کاک مەسعودا بەو شێوەدایەوە کە تەنها ئێمە ئەو خوێندنەوەمان کرد دەواازەیەکی تێدا بووی پێکەوە کۆ ببینەوە. ومێد دەکەین ئەم کۆبنەوانە وەکووانە نەبن جەناوت باستکردنەوە پێنج قۆڵیانەی کە هەموو فەشەلی هێناوە نیە هەمومان بە ڕوحێتێکی تازە بچینەوە کۆبنەوانە نەچینەوە کۆبنەوانە بۆی پرۆسەی یەکتر قسە کۆنەکان بکەینەوە قسە کۆنانە و یەک لە دوایە کۆکو حەڵقە و زنجرە تورکیە کۆریە تەواو نەبن کۆبنەوەکان وەکوەوە نەبێت هەر حەزبێک دێتەوە کۆبنەوانە و حەزبیش لە یەک زیندوی نەکەینەوە حەزب نێن بۆ بەرامبەر حەزب نێن بۆ بەرامبەر حەزب خەڵکی دیارە چاوەڕویانیان چۆنە تەشکیلێ و کۆبنەوانە دەبێت چۆن بێ فعلەن دەبێ یەکەم شت ئەوە بێ کە جەناب دەڵێ کۆبنەوانە یەکەم قسەی بۆ بێ چیمان بۆ شەقام پێەیە چی بکەین لە چاکسازی لە ئیسلاحات لەوە جا بچینە سەر قەیرانەکان قەیرانی یاسایی سەرۆکایەتی هەرێم قەیرانی حکومەت و کە بەشێک ینی لە حکومەت ێستا لە وەزیرەکان نێرناونتە ماڵەوە فلیژی پەرلەمان و پەرلەمانە چۆن کاراکەینەوە ئەمانە هەمووی وەڵام بەرژەوەندی گشتی بخەینە سەروی بەرژەوەندێ حزبیەکانمانەوە بەرژەوەندێ کەسێکانمانە. سپاس کاک محەممەد بۆ دەرفەتمانت بەخشی. بینەرانی عزیز ئەمەش بەرنامەیەم جارەمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کە پێشتریەکێک بۆ لە سێلانەوە پۆسیۆنەکان بۆ هیوای کە خۆتان لە سیاسەتی ئێستا و ڕابردووی کۆمەڵی ئیسلامی تێگەیشت بن و بۆ خۆتان بەرداشتێکتان هەبێ تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.